گەرم و گەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا خۆشحاڵین جارێکی تر بە بەرنامەی ئاسۆی بەرابەری دەبینە میوانی ماڵەکانتان. ئازیزان، بۆ بەرنامەی ئەم هەفتە دوو میوانی بەڕێزمان بەشدارە لە بەرنمەکەمان هاوڕێ سورەیان نەدیمپور، چالاکی مافی مرۆڤ و چالاکی مافی ژنان و هەروەها هاوڕێ ڕۆیان مەحموودی کادر لە مێژینەی حزبی کۆمۆنیستی ئێران. ئێمە بۆ ئەم بەرنامە ئەمانەوێت لەسەر ئاخێزی جەماوەری لە ئێران و کوردستان وتوێشکەین. فەرمونون تا کۆتایی لەگەڵمان بن. هاوڕێ سورەیا و هاوڕێ ڕۆیان مەحموودی زۆر بەخێر بێن بۆ بەرنامەی ئاسۆی بەرابەری ئەم هەفتەی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. زۆر مەمنونم، سڵام لە ئێوەکەم و همچنین مهمانە عەزیزتان و تۆ بینەندەکان ئەم بەرنامە. زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. هاوڕێ سورەیا، پرسیارەکەم لە جنابتانەوە دەست پێکەم. لێکدانەوەی ئێوە سەبارەت بەم ڕووداوانەی کە ئێستا لە ئێران و کوردستان لە ئارادایەوە بە تایبەتکان نزیکەی 40 شەو لەم ڕووداوە دەگوزارێت و لە اعترازاتی خەڵک و اعتصابات هەر ئیمڕۆ معلمان لە شارەکانی کوردستان اعتصابیان ڕاگەیاند و بە تایبەت لە شارەکانی کوردستان و شارەکانی دیکە ئێران. ئێوە لێکدانەوەتان لەسەرم ئاخێزە چییە؟ هەروەک گشتمان ئەزانین ئەم مبارزە دەرواقع قیامە ژنگە لە زمانی کوشڕۆ بوو کە ژینای عەزیز متاسفانە بەدەستە ڕژیم کوژریا و لەو زمانەوە خۆب لە سەقزە اعتراضاتێک بە وجود هات و شعار ژن ژیان ئازادی بە وجود هات و شارگەل تر شروعیان کرد بخصوص دەروەحلێ ئەوڵا کەنیشکەل گەلە جوان شڕۆیان کرد کە ڕووسەرەکانیان لابرد و شعاریاندا ئەس کوردستان تا تهران، از بلوچستان تا کردستان حمایت میکنیم. یعنی تو معنی حمایت و پشتیبانی خویان اعلام کرد به مسئله که به وجود هات که لمنطقه کردستانات. ام مسئله ام جنبش لعرض ام بیشین که 40 روزه واقعا پروسه جالبی که رو به جلو به وجود هاورگه حرکتی که رو به جلو بوده. اول که هر وقت خودم بیشتر کنیشکل جوان بون لشارکانه، بعد کرگل جوانی کن بم جنبش اضافه بون، بعد کم کم جنگل سن بیشتر و پیاگل سن بیشتر. بعد از اینکه بعد از وقتی که ام مسئله پیش هات طبیعتاً کم کم لنا ام کنشگل جوانه لنا ام جنبشه مسئله او پیش خوب دانشجوگل هنگه لو جگو که دانشجوگل هم دانشگاهگل ایران همیشه مهد آزادی بوده و انقلاب 57 واقعا فعالیت چشمگیری کن بود. خب طبیعتاً ام مسئله لنا دانشجوگلی که مطرح بود و دانه دانشگاهگل شهرگل مختلفیش بم جنبش اضافه بود و چیزی که جالب اتفاق کرد دانشگاه الزهرا بود لقوما که ام دانشگاهی که خود رژیم به وجود آورده و طبیعتا و کسگلی که اعتقاد 100% یان بر رژیم بود ولی ام جنبش به ناو کنشگل دانشگاه الزهرا کشریه و کما اینکه رئیس دولت تو با اینو فکر کرد و اتانه تکوانا بحث و دیالوگی که به شعار آخون برو گمشو کریانه داره. مسئله که لنا ام جنبش ها جالبه اواسه که مرزبندی که امانه معترضین ایکل ارتباط مذهبه، یعنی در واقع ما اتانه بیشین که ام جنبش لایکه، جنبش که با حرکت گل جنانو شروع جنبشی که مسئله جنانی برجسته کرده و جنبشی که لایکه چون مرتب شعار ادرگه بر علیه مسئله آخونده. منتها چطوری که لم جنبشه بگم احساس نگرانی بو که مردم عادی به طور کلی بم جنبشه اضافه نو لپروسه ام رشده و صحبت قلبو كمان که مثلا من لکلاب هاوس ابو ایام خو ام مسئله شعار جن زندگی جن جیان آزادی یا زن زندگی
آزادی اما شعاری که فقط منافع جنگل لبر اگرد منافع تا جامعه لبر نگرد ولی به توضیح کلی که واقعا افراد مختلف لتلویزیون لرادیو لکلاب هاوس لواتس اپ لتلگرام دایان توضیح یانده که ام شعاره فقط مسئله منافع جنی ام شعاره در برگیرنده تو طبقات و اقشار جامعه است وقتی که ما ایجین آزادی یعنی برابری تو شهروندگل لمقابل قانون طبیعتا مسئله جنگل لبرگرد بوش مسئله جن هات که نام شعار بخاطر ل40 سال اخیره جنگل تو مسائل سیاسی اجتماعی اقتصادیه بدور بودن در نتیجه جنگل وقت وصل که حق خویان بکنیم در نتیجه مسئله ناو جن لنا ام شعاره هست وقتی مسئله زندگی لنا ام شعاره مطرح مسئله رفاه عمومیه یعنی اینکه تواو مرد رفاه عمومی با تواو مرد با تواو اقشار و طبقاته وقتی ام توضیح بیشتر و بیشتر باز کریا وقتی ام شعاره بیشتر و بیشتر باز کریا طبیعتا اقشار و طبقات مختلف تریش بم جنبش اضافه بود الان ما ببینیم بغیر از دانشجوگر بعد از دانشجوگر دانش آموزگری بعد از دانش آموزگر الان ببینیم کارخانه‌های مختلف قدم به قدم دانه به دانه لم اعتصابا شرکت کرد مسئله تیج که باعث اوید که یا باعث او تایسه که بعض مردم تر طبقات اقشار تر جامعه مثلا معلمگر باز نشستگر جنگل خاندار کمتر و یا افراد بازارگر کمتر برنا ام جنبشه مسئله دودلیان بود در عرض 40 ساله رژیم تبلیغی کرده که اگر حرکت لجامعه به وجود بید باعث اوید که بخشگل مختلف کشور جابتو مسئله جابون خب طبیعتا لوحل اولا من نظریان کردستان بود که بعد مثلا بلوچستان جابتو و تبلیغ ام مسئله او که تجزیه اوید ایران خب باعث بود که خب خیلی کس که به مسئله معتقد بود خیلی کس که وحشت یعنی بود نکنه اما حرکتی بکن باعث تجزیه ایران به چون خیلی خب چون پیش معتقد باشه که ایران به هر بمنوع که هست ببید خب نظرگال مختلف هست به او که ایران لآینده چون اداره بود ولی خب لوحل اولا مسئله یک پارچگی ایران بود خیلی کس کل مطرح بود و ام مسئله به تبلیغ عمل طرف رژیم ترسی به وجود آورد لنا ادی فریکال مردم ولی هم پارچگی همدمی شعار واحد لسراسر ایران باعث بود که ام ترسه قدم به قدم برشگه مسئله کتر که لم یعنی مهم بود مسئله عدم تمرکز و عدم تشکل احزاب و سازمانگل مختلف اپوزیسیون بود و امیچه پانیک و ترسی بود که دل مردم به وجودی آورده و خب کماکان هست ام ترسی چه البته به مقدار کم رنگه ولی تظاهراتی که لخارج از کشور لبین اپوزیسیون به حمایت و پشتیبانی ام جنبش به وجود هست و آخرین و اخیر تظاهرات اخیری که لبرلین لواشنگتن لکانادا با عظمت به وجود هست همیشه خوی قدمه که مردم باور کنن که نه اپوزیسیون خارج از کشورش متشکله و سایه ایمه به خارج ده مسئله که باعث پشتیبان باعث دلگرمی مردم بوده که ما ابین قدم به قدم تعداد امانه که لجنبش شرکت کن بیشتر اوید مسئله واسه که دولت گل اروپایی با کمک اپوزیسیون خارج از کشور آگاهی هم پیدا کرد و جنبش کل ایران هست و ام دولت گله هم به طور به قول معروف منفرد خویان اعلام آمادی پشتیبانی که لم جنبش جنان لم جنبش مردم و هم اینکه لطریق پارلمان اروپایی چو به طور منسجم و یک پارچگی سای جنبش یعنی جنفت و پشتیبانی خوان اعلام کرد ام فاکتور گله مسئله باز کردن ام شعاره مسئله به اصطلاح
پشتیبانی اپوزیسیون خارج از کشور، مسئله پشتیبانی دولتگل اروپایی و امریکا و کانادا اما خو باعث بوده که ام جنبش بیشتر همه گیر بود و اما مسئله مهمه که فراموش نکنیم که بازم بر ام نکته من تاکید دکم که خود ام جنبش گل مثبت تریکس مسئله جنگلی برجسته کریکس و مسئله لایق بودن ام جنبش با شعار آخون برو گم شو. من لیره قصه کانم فعلا توقفکم تا اگر سوالێک تانەس جوابم. باشە زۆر سپاس دەکەم هاوڕێ سورەیە دەگەڕێمەلاتان حتمما هاوڕێ ڕۆیە نەخشی ژنان لەم ڕاپەڕینەدا ئێوە چۆن دەبینن خۆتانەزان کار هەرە جۆرەی کە هاوڕێ سورەیە باسی کرد ئستارتەکەی بێژین ئستارتی ئەم جونبشە بە دەستی ژنان دەستی پێکرد ئێوە نەخشی ژنان چۆن دەبینن؟ بەڵێ سڵاوم هەیە لە خەمەتی ئێوە بینەرانی عەزیز و سورەیا خانم کە تەشریفیاوەری وەک مێمانی خۆشەویست جێگەی ئەوەیە هەست کە من لێرە و سڵام بنێرم بۆ ئەو خانەوادەگەلەر کە لەم دەورە جوانەکانیان لە دەستدا تەسلیەتیان پێبیژم و خۆم شەریکی غەمیان بزانم و ماندوونەوی بەو جوانگەلە بەو ژنانە بۆ پیاوانەی ئازادیخوا کە لە ناو خیابانەکانە سایان بەرز بە تەوەجۆ بە تواوی ئەو مشکلاتە کە هەیەیانە بە تواوی ئەو سەرکوبگلە کە ئەکردگەن شکنجەگەلێک کە ئەدرگن دەستگیریەکانیان ئەو زۆڵم زۆرە کە پیانەکردێت بەڵام بێوەقفە لە عەرزی ئەم چل و چەند ڕۆژە بە هەرحاڵ وەختە هانە ناو خیابانەکانە و سایان ڕۆژ بە ڕۆژ بەرزتر و محکەمتر و باشترەوێ. برمە سەر سوالەکەتان گۆڵ نازگیان وەختە یەکێکەوە جنبشی ژنان لە دەورانێکەوە کە جمهوری ئیسلامی بەپا هاتکە یانێ خۆی گرتگەوەمانە هەمیشە ڕوو بە ئێعتراض و معتەرض بوو کە بەم جامعە بە سیستەمی جمهوری ئیسلامی بە دەلیل ئەوە کە هەروە ڕەفیق سورەیا وتی فرێک نائەداڵەتانە بەرخوردی پێکریاگە زەڵمی بە دەلیلەوە کە ژن بووگە بە دەلیل ئەوە کۆچودانم وەزیەتی جامعە لە هیچ ڕابتێکە بە حەساو نەبریاگە بەداخەوە نەیتوانی نەقشی بێت لە مەسئلەی ئیجتماعی و اقتصادی جامعە نەیتوانیگە خۆی بواتە بەرەو لە جامعە نەیتوانیگە ئەو جۆرەوە کە پیاوەکان لە ناوی نەقشیان بگن لە ناو جامعە و لە اقتصادی جامعە و لە سیاسەتی جامعە ئەو جۆرە بێ هەمیشە لە حاڵ مبارزەکرد نابووگە. سیستەمی جمهوری ئیسلامی سیستەمێ بوو کە فقط ژنەکان خاتە گۆشەی ماڵە بتوانێت فقط وەختە زەڵم و زۆریان پێبیژێ ئیجازەی مەیاندانیان پێنا بەڵام خۆشبەختانە لەو جامعە باوەجودی ئەو گشتە خەفەقانەکە بووگە باوجودی ئەو گشتە ژنانە کە دەستگیر کێریاگن کەفتکردنە زیندان ئیجازەیان نەبووگە بەهەرحاڵ ریسکێکی فرەیان کردگە لە جامعە هەمیشە ئەعترازاتی خۆیانیان باس کردگە. وەلی ئەگەر هەڵەگەڕێتەوە سەری ئەم مودەتە دوای ژینای عەزیز کە گیانی لە دەستداوە بارزە بووە و ئەم مەسئلەیەکی بووە یەکسەر زۆر مهم چونکێتر هیچ چێ نەماگەکە لە دەستی بن چەند ماگە لە دەستی بن وەختە ژیان نییە وەختی ئازادی نییە وەختی حەقی تەسمیم بردنیان نییە حەقی چدان لە هەموو شتێک بێبەشن حەقی خۆیانیان زانی کە ئەمڕا بە هەرحاڵ ژیان دەحفێکە کردێت چە بمری چە زیینک بی وەلێ ئەگەر لە جوادانەوەی جمهوری ئیسلامی بێ هەموو ڕۆژێک تۆم زیینگەویت و ئەمریکا وازامەمە فرە مهم بوو تەئسیراتی گوزەشتە تەئسیری بوو وەلێ ئەمە بە نوعێتە تەئسیری بوو کە ئەم جەرەقەت گەورەتر و باشتر بێت هەروە کە ڕەفیقەکەمان بە هەرحاڵ سورەیا باسی کرد مەترەحی کرد کەمڕە ژنانی جوان کەنیشکانی جوان هاتنە بازاڕ و مەسئلەی و شعارێکی ئازادیخوا کە لە هیچ جامعەیەکە تا ئەلعانە بەوجود ناکە یانە ئەسڵەن ئەمە شتێکە نابغەییە ئەم ژیان ئازادی سێ شتی مهم سێ شتی پایەی و ئەساسی بۆ جامعەیەکی بەرابەر بۆ جامعەیە کە بتوانێت سەرکەوتوو بێ بۆ جامعەیە کە بتوانی ژن و پیاک بەلای یەک و جامعە دروستکە زندگی دروستکە ئەمنیەت و ئاسایش دروستکە شعاری داگە کە فرێک لە وڵاتە ئوروپاییەکان حتا من تەک ڕەفیقە هاوکارەکان مایە هاو سیاسی مەدارەکانە کا دانیشم قساکەم ئێژن واقعاً شجاعانە شعارێکە کە هیچ وەقت
باس نەکریاگە پڕمەعنی باش تەوانا وەختی ئەوە باسەکەی ئەوە بنیایکە ئەوە سەکۆیکە کە فرە قدرەتمەندە و ئەتوانی ئەمە بە شدت واقعا جمهوری ئیسلامی بە لەرزە هاوردگا هەر ئەو سێ کەلیمە جمهوری ئیسلامی ترسی لەشکیاگە شتێک نەبوو کە بە ڕۆژێک و دۆڕۆژ خەفەیکە ئەلعانە چلووردەیکە ڕۆژ بە ڕۆژ سازماندە یافتەتر ڕۆژ بە ڕۆژ قەویتر ڕۆژ بە ڕۆژ فرەتر ئەز تەسمیمەگرن کە چۆن بیوە نەبەرەوە چۆن نەیخەفنن چۆن نێڵند بین بێ بانکی تاڵعانە نزیک بە 270 نەفەر گیانی لەدەستداگا چە کوڕ چە کەنیش چە مناڵ بەڵام ئیجازەیان نەدا نەقف جمهوری ئیسلامی حتا ئەو کاریە کرد کە مەسەڵەن بۆمبارانی ئەحزابی سیاسی لە دەرەوەی مەردەکەی خۆشی کا بەشکەم ڕووی مردمەکە بە نۆعتر ڕۆحیە مردمەکە زەعیف کات بیان خاتە ماڵەوە بەڵام ئەوەیژە زەعیفی نەکرد بازم ژنان وێسیان هاتنە دەرەوە وتیان ئێمە ئازادیمانەوێ ئێمە حەقی ژیانمان هەست ئێمە حەقمان هەست تەسمیم بگرین بۆ خۆمان کابرای سپای پاسداران جاران نەچووە شۆن کەنیشکێکە 1001 عاڵەمە گوێن و بێحورمەتی پێکرد ئیسە ئیجازە نیە ترسی هەست چونکە تا بەزمنەوە دانەیە تێتە بەرەو چەند نەفەر تێتە بەرەوە بۆ دفاعکردن ئیجازە نانەکە دەست درێژی کە نەسەر کەنیشکەکانیان ئیجازە نان دەست درێژی کە نەسەر دایکەکانیان بێحورمەتی و بێعداڵەتانە ڕەفتاریان تەکاکەن ئەمە نەقشێکی گەورەست ئەمە ناتوانانی وەختە هەروە لە پاڵیا بڕی لێ بگزەری بە هەرحاڵ مەخسوسەن لە کوردستانە ئەم نەئینە وایە کرد ئەم هاوبەستگیە بەدەساورد کە دەمی جمهوری ئیسلامی جاران کە جمهوری ئیسلامی بەناو مەسەب بەناو ئەوە کە تۆ کوردیت و ئەو عەرەبە و فارسە بە هەرچێ نوع تەبعیزی خستە بین ئینسانەکان بە هەرچێ نوع سعی کرد کە ئەم هەمبەستگیە نێڵێت بەڵام ئیسە وایە کردگە هەر بنەماڵێک مشکڵیە چونکە ژن لە هەرچێ بنەماڵا هەست ناتوانی چاوپۆشیکەی پس ئەو مشکڵەوە ژنی کورد هەستی ژنی فارسی ژەستی عەرەبی ژەستی تورکی هەست ئەوە کردیە باس ئەوە کە ئەرێ ئێمە ژنین ئێمە ژیان مانگەرەکە ئێمە ئازادی مانگەرەکە چونکە ئێمە نیمەی لەم جامعینە وەک گەرەکمانە ئەم جامعە تەغیر بین ئێمە سیستمی جمهوری ئیسلامیمان ناوێت بە ئەنکە فرێک لەو جوانگەلەکە هانە ناو خیابانەکانە لە ژێری ئەم سیستما گەورە بوودن لە دەورانی ئەم جمهوری ئیسلامیە بە دنیا هاتکن بە سیستمی مەدرسە و نازانم تەبلیغاتی ئەم جامعە بە گەورەیان وەلێت تا حەدێک کە مردمی جوانانی کوردستان و ئێران بنیامگەل باسەوادێکن بنیامگەلێکی تەوانان بنیامگەلێکی چاویان بازە بە هەرحاڵ ئەم مەسایلگەل چودام کامپیوتر و ئەم چگەل ارتباتات یاختە تکنۆلۆژیکیە وایە کردگە ئینسانەکان فرە لەوە باسەواتر و باستعدادتر و تواناترن تاوەکە جمهوری ئیسلامی بەوە نەوعە بتوانێت اختلافیان کات و خەفەیان کات من وازانم ئەم دەورە دەورێکی زۆر مهم و نەقشافەرینە و ئەتوانێت جنبش و سیستمی جمهوری ئیسلامیش تەغیر بە فعلا تا ئێرە وێسم بەسەر زۆر سپاس هاوڕێ ڕۆیە زۆر سپاس هاوڕێ سورەیە هاوڕێ ڕۆیە باسی نەقشی ژنانی کرد من لێرە پرسیارێکم بۆ دروست بوو پێم خۆش بوو لە جنابتانم پرسیارە بکەم پێتان وایە ئەگەر لە ڕۆژی ئەوەڵی سەرهەڵدانی ئەم ناڕزایەتیانە ژنان ئاوا حوزوریان نەبووای ئایا هەرەیتوانی بەردەوام بێم ناڕزایەتیانە إجازة أي قبل از اینکه بم سوالت جوابمو نکته فرق کوتا لارتباطك سوال أول جنكتا كامل كم لسؤال أول جنكتا پرسیارت کرد که خب ام جنبشه چون ابینی پروسه رشدی من گرفتم بگم که ام جنبشه که هیچ وقت به عقب حل نگرده تو مسئله اصلاح طلب گلیش تو نظرت ینجر سوال چوگه ام جنبشه رو به رشد منتها افتخیزی هست و ام افتخیز ام جنبشه به هیچ عنوان نگران کننده به ام جنبشه بالاخره به انقلاب به قول معروف منتهی و با روی جمهوری اسلامی و اتفاقا چیزی مثبته که ام جنبشه به هر حال آرام پیش دارد ام مسئله باعث بود که اپوزیسیونش خوی متشکل کرد و به نحو درست ام دوران بگذارند و به نفع نهایت به نفع انقلاب ایران
خب لە ارتباطێک سوالێکی کردان ئەگەر ژنگەلە نا من بە نەزەر من مەسئلەی ژنگەل مەسئلەی بوو کە تەواو ژنگەلی لە کورد و تورک و عەرەب و فارسی متشکل کرد چون هەروە کە ئەم ڕفێقمانە مەترەحی کرد خانم ڕۆیە مەترەحی کرد مەسئلەی ژنان لە چوارچێوەی تەبەقاتی و ئیدئۆلۆژیکە بانترە لەم چوارچێوە مەسئلەی ژنان مەسائل مشترەکیان هەست و ئەگەر ژنگەل واقعاً وارد ميدان مبارزة نوان من بنظر من بدون إغراق حتى أقل لم بعد زمانية أم جنبش أول رشدي ناكردو جرقباتو همه گیر بید شعار مشترک خواست مشترک درد مشترک باعث بود که مردم جوانگل بخیابانگل برشگن و شعار بید پس جنان نقش بێنەهایەت تاریخیان بگە نەتەنها ئەم نەخشیان لە ئێرانە ئیفا کرد بەڵکە هەروە ئەم هاوڕێمانە وتی لە سەتح جەهانە واقعاً ئەم حرەکەتێک نمونە بوو و نمونەست بە لە تاریخا سەبتەوێت. بەڵێ زۆر سپاس هاوڕێ سورەیە حتمەن بۆ پرسیاری تر دێمە لای جنابتان. هاوڕێ ڕۆیە خەڵکی ئێران و ژنان لەم ماوەدا چەندە توانیانە یەکگرت و سازماندەر بن و دەبێت چی بکەن؟ نسبت بە گذشتە واقعاً سازماندە یافتەترە ئەم دەورانە وەختێ تۆ دانیشی شعارێک لە سەقزە ئەیە لە شارێکی بوچکەڵانینەی کوردەواریە باسیەکەی چەند سەعات دوایەوە لە تاران و تەورێز و مەشەدا هەرو شعارادرگێ پس ئەمە شتێکی زۆر مهمە پس بە معنیە وەسە ارتباطێک کەس لەم بێنە ئەو بێ ارتباطیە نییە وەختە دانیشی وەختی اتفاقێکە کەفێ لە شاری سنا یەکسەرە ئەوینی تواوی ژنانی شارەکانی دەوراندۆر بە ئۆتوبوس و بە ماشین خۆیان نەگەینن لێنا بن وەختە بەیاننامەیەکە نووسن کە مشتەرەکانە ئێنێرن کە ئەمە حەقی ئێمەس ئەمە قسەی ئێمەس ئەمە نەزەری ئێمەس ئەمە خاستی ئێمەس پس ئەمە چگەلێکی مشتەرەکیان هەست و ئەوینن پشتیوانی تەبەقەی کرێکات پشتیوانی دانشجوان پشتیوانی نەوجوانان پشتیوانی معالمین حالەتێکیانە ڕۆژ بە ڕۆژ بە نەزەری من هەم متەمەرکزترە بن هەم سازماندە یافتەترە بن هەمە زانن چە بکەن بۆ ڕۆژی دوایی یانە هەر لە ئیمشەو کە ئەچنەوە ماڵە و تەزمی مەگرن ڕۆژ دوایی لەکوێ جەمەڵ بنەوە لە ڕۆژ دوایی چه شعارێتر بن ڕۆژ دوایی چه شتێ هەرەکەتێترکەن یانێ مهرەکان ها لە بەرەوە هینەوە سوا جمهوری ئیسلامی ناتوانێت کەفکە دواوە ئەشی هەر ئەوە خودزەنی کە فقط هینەوە سوایزە جنبشی ژنان بە حد متحدە بە حد سازمان یافتەترە کە ڕۆژ بە ڕۆژ نەزەر ئات و تەغییر ئات لە جامعە تۆ تواشە شعارەکانی دقیق ڕۆژی ئەوەڵ تا ئەمڕۆکە ئیسە قسەی بەرابەریەکەن ئیسە قسەی ئەواکەن نانەکەن داوای شغڵەکەن داوای ئەوەکەن کە ڕفای اجتماعیەش لە ناو جامعە بێ حەقی تەبیعی هەر ئینسانێکە باس لەواکەن کە فەقرەتە بەسە دزیەتی نەمێنێ ئێمە ئێوەمان گەرەک نییە یعنی تواوی شعارەکانیان هیچ کامیان بەرەودوان نەچووگە بەرعکس هەمیش ڕۆژ بە ڕۆژ شعارەکانیان انقلابیتر مسەمەمتر و جەسورانەترە لە گوزەشتە بانکێوینن کەنیشکەکان ئەگرن بانکێوینن نۆختە ئاگریاندا لە زیندانی ئەوین بانکە ئەوینن کە جوانەکان ئەگرون دەست بەسەریانەکەن و بنەماڵەکان جواب بنەماڵەکان نانەوە بەڵام ڕۆژ دوایی خۆشکەرە و جوانە برای هەرو جوانە کە شەید بووگە ها لە ناو خیابانەکانە معتەرزە و داواکە ئەیژی خوێنی براکەی من ناوێ وشکە بێتەوە داواکەم بێنە پشتیوانی پس ئەمە نیشانەی چەزیانە ئەدامەدارە یعنی هەست متەمەرکزە ئەگەر ئەوە نەوێ ئەو مردمە لە ناوە و ئاوا بۆ جۆرە هەرەکەت نەکە ئێمە شاهدی ئاوا تەزاهورات و ئاوا هەمبەستیەک نەمانەتوانی بین من دوێکە فیلمێکم دی کە لە خۆشییا وەخت و چی بکەم باوەڕ گەرەکم باوشکەم بە تەلەڤیزیۆنەکەمە وەختە دیم بەسیجیەکان دانشگایان بەسکە بە خاترەوە ژنان و کوڕان نەچن لە سلفان نان خۆن بە یەکەوە بەڵام جوانانی دانشجو دریای دانشگا ئەشکنن وە خۆیان ئەم ڕەدیف و ئەو ڕەدیفە وێسن کچەکان بە تەشوێق و بە چەپتەقانەوە دەعوەتەکەنە ناو سەر پس ئەمە نیشانەی چێت ئەگەر نەوینە لە ناو جامعە ئەم ژنانە جنبشی ژنان قەویە و متەمەرکزە و گەرەکی تەغییرات با لە جامعە ئەو کارگەلە ناکرێت هەموو شتێک
شتێکا لە پسەریە و پشتیوانیکا لە پسەریەوە ئەتوانێ ئاوا بێ وەختێ هەفتەفە ئێژە تێمە ناوەت ئاعتراز دەکات دا ئامادەگی احتسابەکە وەختی پالایشکاکان داواکەن کرێکارەکان داواکەن ئێژن ئێمە ژین تەکتانە پس شتێکە بینەنە ناو جامعە ئێمە کە لە دەرەوەین بە نوعی ترێ بینن ولی ئەوان هەن پس بەوە مطمئنن کە ئەم سەفە سەفێکی با قدرەتە و قابل تغییرە و ئەتوانێت تغییر دانێ لە ناو جامعە و ئەتوانێ ئاڵوگۆڕ دانێ ئەو سەفە مشتەرەکە ئەو سازماندەهی ژنانە فرە شتێکی مهمە بوونی ژنان لە سەفی ئەوەڵە هەرەوە مهمە چونکە ژنان هەم هەم ژیان تەولی دەکەن هەم چرخی جامعە چرخنن بەڕاستی ئەگەر ئەوان نەون پشتیوانی ژنان نەوێ چرخی جامعەش ناتوانێت کرێکارەکە ئەزانێ کە دایکەکەی کە ژنەکەی کە کەنیشکەکەی بە پشتیوانی ئەوە ئەتوانێ بڕێتە سەرکار وەختی ئەعتساب کردگە ژنەکە تێدە قوتێژە من شوەکەم ئەشێ کاری بێ ناوێ ئەخراج کردگەشەوە خۆقی ئیزافە پێ پس ئیسەس ئەو زەمانە گەیگە کە بە یەک و متحدانە بڕنەبەرەوە چونکە ژنەکان ئەتوانن جامعە تەغییر بن و ئەوە شتێکی مهمە و ئەوەجە دیارە لە جامعە و پیاوان و کرێکاران و دانیجوان و معالمین گشتیان بەوە کامڵەن متمئنن هینەوە سەفەکەیان واقعاً فرە محکەمە و زۆری ژۆختە بە شجاعەتۆچنە بەرەو بە هەر حاڵ بەداخەوە انقلاب هەر شتێک اعتراضات هەمیشە زەرەر و زیان خۆی هەست سەدەماوینیت بە هەروە بە ئاسانی ناچێتە بەرەو دۆلێ دەستاوەرەکانی زۆر لەوە بانتر بوت من تاڵعانە چەندێک وەختە کتێوم خۆنگۆ مەسائل انقلابم خۆنگۆمانە تاڵعانە بەو شکڵە بەم نوعە مبارزە شجاعانە ژنانم نەدیوە لە تاریخی بەڕاستی لە تاریخە و ئەوە زۆر شت مهمەکە و ئافرینیان پێژم دەستخۆشینیان پێژم مادوونەوینیان پێژم و ئومیدوارم لەوە فرەتر هەمبەستگیکەن و فرەتر بتوانن بمێنەوە لە ناو ئەو سەفیانە و ئەو هاوبەستگی خۆیانە لە کوردستان و تاتاران لە تەورێز و لە ئەهواز گشتی بمێنێ چونکە ژنان کولەن لە جامعە مهمن لە هەر قشرێک و لە هەر زوانێک و لە هەر ملەتێ بن ئەوە فرە مهمە کە داگێ ناودەم جمهوری ئیسلامیە کە ئێمە ژنین هیچ ڕەبتێکی بە مەسەب و بە ملەت و بە زوانەوە نییە بەڵێ زۆر سپاس هاوڕێ ڕۆیە هاوڕێ سوورەیە هەنگاوی ئێستای ژنان و کرێکاران و قوتابیان بە گشتی خەڵکی شۆڕگەری ئێران و کوردستان تا درێژەدان و سەرکەوتنی ڕاپەڕین چییە و دەبێت چی بکرێت بەڕای ئێوە؟ من هەمیشە لە تۆ مصاحبەکانمان لە مەقالەکەلێکا نووسیگمە لەسەر مەسئلەی تەشەکل فرە تاکیدم کردە وجود تشکل باعث بێت کە ئەو مبارزە بە طور منظم ادامه پیدا کرد و مسئله تعیین شعارگل و تاکتیکگل در زمان ام مبارزه خب خیلی مهمه و تعیین ام تاکتیکگل و تعیین شعارگل مرحله تنها اتانه به طور منظم نا تشکلگل بحث و گفتگو که به چالش بکشه. من معتقدم که دانشجوگل حتما تشکل خویانیان بید هر دانشگاهی اتانه تشکلکان دانشکدهگل مختلف یک دانشگاه شروع بید هستگل دانشکدهی تشکیل بند ام هستگل نمایندگان خویان به بوانسر و یک هسته مرکزی هر دانشگاه تشکیل بید بعد ام هستگل دانشگاه مختلف به یک وقتان تشکل سراسری با دانشجوگل به وجود بید متواشاکن به تشکل بازنشستگل و تشکل معلمگل که چون بیانیه دانشجوگلش تشکل خوان به شکل به وجود بید دانش آموزگلش به نوعی ولی خو امر فرد دانش آموزگل انتظار معنی من خیلی جوان بعد امانت تشکل جنان مثلا آنچه که فرفر مهمه تشکل جنان اشه حتما جنگل تشکل خواهند بید 100 سال لمبارزه جنگل لسوئده اگذارید ولی هشتا جنگل تشکل خواهانیان هست حتی لنا احزاب مختلفه تشکل خاص خواهانیان هست خاصگل خاص خواهانیان هست لارتباط موقعیتی که الان ایم هستمان
بدلیل ئەمە کە خاستگەلە مشتەرەکی لە سەراسەرە ئێرانە هەست تەبیعەتەن وجودی یەک تەشەکل سەراسەری ژنان مهمە وجودی بێت و ئەم تەشەکل سەراسەریە ئەشێ دارای یەک پلاتفۆرم بێت دارای یەک بەرنامە بێت و خاستگەل خۆیان هەر لە ئیسۆ ئەسڵ من نێژین کە دانیشن تا سۆزی ئینقلاب ئەوێتە چا وەختی بژین دانیشن تا سۆزی ئینقلاب ئەوێتە چا ئەبێنین کە ئینقلاب چووگە بەرەوە قدرت بە هەرحاڵ پیاگەل گردیگیانە و ژنگەل دوارە عەقەب ئەمێنەوە مبارەزەیان کرد وەڵ هیچی دەستیان ناگرێت وەڵێ وەختی ژنگەل تەشەکولیان بێت بە نیرو تەبدیلەوەن یعنی یەک نیروی ژنگەل زمانی هەر نیروی زمانی حەساوەکی ئەکرێت کە ئەو نیروە دارای تەشەکل بێت بەنابەرئین من فکرەکەمەوە کە مهمە کە ژنگەل تەشەکولێک سەراسەریان بێت البته ئەم تەشەکولە سەراسەریە بە معنای ئەوە نییە کە ژنگەل لەناو ئەحزاب و سازمانگەل سیاسی خۆیانان نەون حتمما ئەشێ بوون چون به هر حال احزاب و سازمانگەل سیاسی که لە ئایندەی ئێرانە بە یەکە هاوکاری ئەکەن بە سعی ئەکەن کە بە هەر حاڵ دەوڵەتە دۆران و گوزار تشکیل بن و مەجلس تشکیل بن ضمن اینکە ژنگەل لە ئەحزاب سیاسی خۆیانە متشکلەن ئەشێ تەشەکولێک سەراسەریان بێت لەسەر پلاتفۆرمێک کە مەنافعەت تەواو ژنگەل بە تۆر مشخص لە نەزەرە ئەگرێت بە تەوافق بێن و ئەو تەشەکولیانە بێت ئەلبەتە باسم ئەمەیچە هیچ منافاتێکی تەک ئەوانیە کە ژنگەل کوردستان تشکلی کم چون به هر حال مناطق مختلف مشکلات بغیر از اون مشکلات مشترکی لتوا تجنگل مناطق دیگری هستند ولی هر منطقه کش مشکلات خاص خود مثلا کردستان عدم وجود کارخانه بو ایجاد کار خیلی مهمه که نیه لکردستانه لسیستان بلوچستان مسئله او مطرحه در نتیجه مسئله جنگلش اتان همزمان که لمناطق مختلفاتان تشکل خاص خانیان به لتشکل یک سراسریه اشی شرکت کن و او تشکل سراسریه است که به معنی نیروات و با ادامه مبارزه ام تشکل گله طبیعتا اشی یک تشکل کلی وجود به لتشکل دانش آموزگل معلمین کارگرگل بعد بازنشستگان ژنان و ام تشکل سراسری اشد مسئله جنبش رهبری کتاب سرچاوه انقلاب کرد. پس مسئله وجود تشکل مسئله بسیار مهمه که زور گرینگه که بتانی ام مبارزه به اصطلاح پیروزی بگیند. بله زور سپاس برایزان سوریان ندیمپور چالاکی مافی مروف و هەروەها چالاکی مافی ژنان و هاوڕێ ڕۆیان محمودی کادری لە مێژووی حزبی کۆمونیستی ئێران من پرسیارێکم نەماوە ئەگەر بۆ خۆتان وتەیەک هەیە کە بتانەوێت ئیزافەی کەن بەو وتوێژەی کە تا ئێستا کردومانە فەرموون. بە ئیجازە سریا خانم من پێم خۆشە هەروە کە سریا خانم بشارەی کرد بۆ تەشەکولگەلە ئەو شۆراگەل بووچکە تشکیل بن مەخسوسەن ژنەکان خاستەکانی خۆیان بیژن لەم چەند ڕۆژەی ئەخیرا مەسەڵەن بەعس لەسەرەوە کە بووگە دین لە دەوڵەت جیابێ شعارێکی زۆر مهمە و فرێژ مهمە بۆ خودی ژنان کە محتەوای بۆ دەلیلی چەست چونکە بەناو دین و دیانەت فرێک لە مشکلاتی ژن بهاتکە بەرەوە فرێک ئەوە بگە بەیسەوە کە ژن چاوسکێتەوە لە ژێر ناوی مسئلەی دینە ئەوە شعارێکی مهمە پڕمەعنیە و ئەشێ واقعاً لە بانیە و فرەتر کار کردێ و لە خاستەکان خۆیان هەروە سریا خانم وتی خاستەکانیان شعارەکانیان تەنزیم کردێ تەک خاستی کاری ژیانیانە بە هەر حاڵ نیمە لە جامعە قساکەین لەسەری نیمە لە جامعە کە خەریکە جامعە ڕوو بە تەغییر ئات جەماعەتێک کە واقعاً باسەوادن ساڵیانی ساڵ دەرسیان خوێنگە دانشگا چوون بە خاطرەوە بتوانن کارکەن بە خاطرەوە بتوانن نەقشیان بێ لە جامعە بەڵام بە بوونی ژنبوونیانە و لە کار بەداخەوە دوورە و کەفنەسەوە نەیانتوانیگە نەقشیان بێ نەیانتوانیگە ئەو کاریانە پێبەن یاگە کارێکی ژیان پێداگە بە نۆعی دایانە کە کارفەرما یا ڕئیسکار تەسلیم گیرەندە بێ نەخۆیان بتوانن ئەو جۆرە بەو نۆعەوە ئەشێ لایەقیەت خۆیان نیشان بن بیدەن هەر بە دەلیل ئەوە کە ژنن بەهەرحاڵ
فرە مهمە جەمبوون شۆرابوون نەزەرات چۆن خاستەکانیان تینکەن خاستەکانی منتەقەی هەست و هەروە کەسایقان باسیێت خاستەگەلێکی جەمعیش هەست لە سەرتاسەری ئێرانە کە ڕەبتێت بە تواوی ژن بۆ مشکلات و مەسایل گەلکەشە تەغییر بدرگێن ئەوە فرە مهمە و داواکەم هەماهەنگیکەن کە جنبشی کرێکاریە چونکی ئەم مەسئلەیەکی تەبقاتیە مەسئلەیەکی بە هەرحاڵ ئەوەسە کە ئینسانگەل تەبقەی خوار هەمیشە ڕەنجی کێشاگە هەمیشە زڵمی لێچووگە نیروی تەبقەی کار کە چەرخی جامعە بەدەستیە و ئەشێ لە پشتیوانی ئەم جنبشا بێ کە بتوانێت ئاسانتر ڕاحەتر بە تەلەفاتێکی کەمتر بیواتە بەرەو پس جنبش ژنان کرێکاران معلمین تواوی جنبشی یاختە کاریگەران بە هەرحاڵ بازنشەستەکان حتا بازاڕیەکان مهمە کە پشتیوانیکەن و هاوبەستگی خۆیان نیشان بن بۆ لە بینبوونی جنبی ئیسلامی بۆ کە کەمتر لەوە ئێمە بە هەرحاڵەختە زەرەر دوێنی بە ئومید پیرۆزی بە ئومید تەندروستی گشتیان بە ئومید ئازادی زیندانیانی سیاسی کە شعاری سەردەمی گشتی ئێرانە بۆ ئومیدەکە بتوانین سەرکەوتوو بێم جنبشە و جمهوری ئیسلامی دەرچێت لەو جامعە و نابود کردێت بە ئومید سەرکەوتنی ئەمێنە زۆر سپاسەکەم لە ئێوە کە وەخت و فرسەتانە بە مندا تەشەکرەکەم لە سرەیا خانم کە بەرحاڵ بە یەکەوە توانیمان یەک بوینین ئارزوی موافقەتتان بۆکەم لە کارەکانتانە و ئارزوی سەرکەوتوی یەکەم بۆ جنبشی کرێکاری و ژنان لە ئێران و لە کوردەواری جنبەندی لە قسەکان بکەم تەبیعەتەن ئەم جنبشە بدون وجود طبقه کارگر هیچ وقت نتانه واقعا پیروز بید یعنی مهمه طبقه کارگر بید مهمه کشاورزگر ایمه بین اشی ایمه شعارکان من واقعا وردی چیکینو کمه که جنگل کشاورزش به مبارزه اضافه بین ایمه فراموش نکن جنگل قالیبافش به مبارزه اضافه بین منتها چطه که لمسئله او پلاتفورما که وتم اشی پلاتفورم بید یعنی برنامه بید چطه بید که جنگل دور او تشکل سراسری خوان تشکیل بن مسئله که هست فقط ایمه خواهان باشبون و بهبود مسائل اقتصادی جنگل یا مسائل اجتماعی یعنی ایمه گرک معنی که جنگل لمسائل سیاسیه لقدرت سیاسیه بهترین لغت لقدرت سیاسیه شریک بن من سالها پیش وقتی که لهر جمعی که بوم مطرح مکر که یکی لخواستگل جنگل اشی او بد که ایمه 50% قدرت بگیرین خب خیلی تعجب یعنی که نه ایسه ایمه مسئله اصلا جنبش که داره که ایسه مسئله قدرت مطرح نکن و حتی بعضی حتی لخود خانمش مطرح یعنی که خب ایسه مسئله به هر حال ایمه بیین کم کم قدم به قدم ولی من معتقد اصلا معتقد مسئله قدم به قدم پیش نوید ایمه نصف ام جامعینا نصف جامعه ایران جنگل هر جن لهر جامعه که نصف او جامعه سا و الان جنگل بهای فرستنینه کن با ام جنبشه در نتیجه الان اصلا نویل مسئله بگذارن اولین خواسته که جنگل هست یعنی شراکت یعنی لقدرت سیاسی آینده 50% بعد مسائل تریان مطرح کن مسئله بهداشتش خاص بید مسئله ایجاد کار بید استقلال مالی بید و تو مسائلی که به هر حال مشترک لبین تواجن گله ولی قدرت سیاسی حال بانگشتو چون وقتی که ایما قدرت سیاسی من نوید طبیعتا نتانی تأثیر و نقش مثبت من نه لجامعه بید به تواو کما و نه لزندگی خودمانه وقتی اما لقدرت سیاسی نبین اما نتانیم بیشین که بیمارستان گل اشی جوره بید که جنه که زایمانه کد ام راحتی گلیه بید اما لقدرت سیاسی نبین نتانیم بیشین لکارخانه گل اشی ام امکانات بوجود بین اما لقدرت سیاسی نبین نتانیم بیشین که بوجنگلی که دوران حاملگیان مشکلیان است اشی بیمه بین و بتان لمالا بین چون وقتی که یک پیک نتانی ام مسائل خصوصی جنگل احساسی کرد اما جنه که احساسی کرد در نتیجه وجود اما لقدرت سیاسی ایران
50% لازمە. تەشەکورەکەم لە ئێوە کە منتان داوت کرد واقعا ئەزانم کە شرایطی سەختێکتان کاری بسیار با ئارزشەکەن هەر ئەم دەستگا ارتباطی جەمیعەتێک واقعا کۆمەکەکات بە جۆنبش کۆمەکەکات تاکتیکەل مشخصێک بە هەر حاڵ بە چالش پێشکێت شعارگل بە چالش پێشکێت بە حرەکەتەوە حرەکەتی با ئارزشە. تەشەکورەکەم لە ڕۆیا خانم کە لەم جەلسا بوو خوشحالم لەوە کە ئاشنا امیدوارم کە بیشتر بە یەک ئاشنامیش لە سوئێدا زندگیەکە. زۆر سپاسی هەردوو میێوانی خۆشەویستی بەرنامەکەمان هاوڕێ سورەیان نەدیمپور چالاکی مافی مرۆڤ و چالاکی مافی ژنان و هەروەها هاوڕێ ڕۆیان مەحموودی کادری لە مێژینەی حزبی کۆمۆنیستی ئێران کە لەم بەرنامەیەدا بەشدار بوو. هیوادارم کە بەرنامەکەمان جێگەی سود و ڕەزامەندی بینەرانی خۆشەویست بووێ تا بەرنامەیەکی تر و هەفتێکی دیکە ماڵەوە.